سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی عزیزی تلوزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی چەند هەوڵ. ناڕزایەتی جوتیارانی دەڕەشار لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان، چالاکی شاخەوانانی سەقز بۆ ڕێزگرتن لە یادی ئیسماعیل کەریمی، حمایەتی ئەنجومەنی ڕۆژنامەوانانی کوردستان لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی، ڕێگری دەستگای قەزایی لە دیداری پەخشان عەزیزی لەگەڵ پارێزەرەکانی، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی سیری، درێژەی مانگرتنی کرێکارانی پرۆژەیی و پەیمانی نەوت، ناڕزایەتی خەڵکی بەندەری جاسک لە ئاسنەبوونی هەلیکار، و گیان لە دەستان و برینداربوونی دە کرێکار لە چەند شاری ئێران. درێژەی هەواڵەکان. ناڕزایەتی جوتیارانی دەڕەشار لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان ڕۆژی شەممە حەوتی گەلاوێش. جوتیارانی خەڵکی دەڕەشاری سەر بە پارێزگای ئیلام بۆ چەندومین جار لە ئاسنەدانی پارەی گەنمەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان دەوڵەت بەڵێنیدا بوو هەر کیلۆ گەنم بە 19,500 من لە جوتیاران بکرێت و پارەکەیان لە ماوەی 48 ساعتدا پەرداخ بکات. پاش چەند مانگ هیچ پارەی گەنمی جوتیارانیان نەداوە، دەوڵەت نرخی کڕینی گەنمی بۆ 17,500 من کەم کردوێتەوە. چالاکی شاخەوانانی سەقز بۆ ڕێزگرتن لە یادی ئیسماعیل کەریمی. ڕۆژی شەممە حەوتی گەلاوێش کۆمەڵێک لە شاخەوانانی گروپی هەڵۆی سەقز بۆ ڕێزگرتن لە یادی ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی گیانبەختکردووی خەڵکی کامیاران بەسەر شاخی کەڵەکەجاڕی حەوتاش هەڵکشان. ئیسماعیل کەریمی چالاکی ژینگە پارێزی خەڵکی کامیاران لە کاتی کوژانەوەی ئاگری دارستانەکاندی گوندی کانێشە بە سەختی بریندار و ڕۆژی چوارشەممە سەیگەلاوێش پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانەی کەوسەری سنا بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. مەراسمی ناشنی تەرمیە و گیانبەخت کردووە بە بەشداری بەرینی خەڵک لە گوندی نەجەف ئاوای کامیاران بەڕێوە چوو دە چالاکی مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. حمایەتی ئەنجومەنی ڕۆژنامەوانانی کوردستان لە پەخشان عەزیزی و شەریفە محەممەدی. ئەنجومەنی ڕۆژنامەوانانی کوردستان ڕۆژی شەممە حەوتی گەلاوێش لە بەیاننامەیەکدا سەپاندنی سزای ئیعدامیان بەسەر شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بە توندی مەحکوم کرد. لەم بەیاننامەیەدا هاتووە بەهۆی سیاسەتە جەنگیەکانی ئەمڕۆی جیهان گۆڕانکاریەکان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خێراتر بووە و خەڵک زۆرتر لە هەر کاتێکی دیکە پێویستیان بە زانیاری هەیە. گوشاری ڕژیمە دیکتاتۆرەکان بۆ سەر ڕۆژنامەوانان و چالاکانی مەدەنی زیاتر بووە و دەوڵەتەکان هەوڵ ئەدەن لە ڕێگەی ڕفاندن، بەندکران و کوشتنی ڕۆژنامەوانان و چالاکانی مەدەنی دەنگی حەقخوازی کۆمەلگا کپ بکەن. یەک لە وڵاتانە کۆماری ئیسلامیە کە پاش شۆڕشی ژینا هێرشێکی بەرینی کردوتە سەر چالاکانی کرێکاری، سنفی، خوێندکاری و مەدەنی لە نوێترین کردەوەی نایاساییدا سزای سێدارەی بەسەر پەخشان عەزیزی و شەریفە محەممەدیدا سەپاندووە. ئێمە ئەنجومەنی ڕۆژنامەوانانی کوردستان خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدامی ئەو دوو چالاکە مەدەنی و کرێکاریە و ئازادی بێشەرت و مەرجیانی. ڕێگری دەستگای قەزایی لە دیداری پەخشان عەزیزی لەگەڵ پارێزەرەکانی. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دادگای ئینقلابی تاران ڕێگەی نەداوە پەخشان عەزیزی چاوی بە پارێزەرەکانی بکەوێت. لە ڕۆژانی ڕابردوودا دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری سزای ئیعدامی بەسەر پەخشان عەزیزی بە تۆمەتی بەغی سەپاند و بڵاوبوونەوەی ئەو هەواڵات دەنگدانەوەی زۆری لە نێوخۆی دەرەوەی وڵاتی بە دوای خۆی داهێنا. بەندکراوانی سیاسی زیندانەکانی قزل حەسار و ئەڤین دوو جارمانیان گرت و خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئیعدام لە ئێران بوون. سەندیکا کرێکاریەکان، ئەنجومەنی سنفی معەلیمان و خوێندکارانی زانکۆ، هەروەها کۆمەڵێک لە چالاکانی سیاسی نێوخۆی دەرەوەی وڵات لە ئاستەرکردنی حکمی ئیعدام بۆ شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی ناڕزایەتیان دەربڕی و
خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی سیری. ڕۆژی شەممە حوتی گەلاوێش کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی سیری بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسنلی نەوت وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕە پارەی لە ساڵانی ڕابردوو کە وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، وەلانانی بەڕێوەبەرانی ناکارامە و دابینکردنی ئیمکاناتی ڕفایی بوو. درێژەی مانگرتنی کرێکارانی پرۆژەیی و پەیمانی نەوت. ڕۆژی شەممە حوتی گەلاوێش کرێکارانی پەیمانی و پرۆژەی نەوتی ئێران بۆ 29مین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. 23,000 کرێکاری پرۆژەیی و پەیمانی نەوت لە 123 شیرکەت ماوەی 29 ڕۆژە مانیان گرتووە و خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست وەلانانی پەیمانکار، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕفاهی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژ کار 14 ڕۆژ پشودان، نوێکردنەوەی قەرارداد، گۆڕینی دۆخی پیشەیی و وەلانانی جیاوازی بوون. ناڕزاتی خەڵکی بەندەری جاسک لە ئاسنەبوونی هەلیکار. دانیشتوانی بەندەری جاسک لە ئاست دانەمەزراندنی هێزی کاری بوومی لە شرکەتی نەوتیە و دوورگەیە ناڕزاتیان دەربڕی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ پاش دەست بەکاربوونی شرکەتە نەوتیەکانی جاسک، بەرپرسانی ڕژیم لە دامەزراندنی هێزی کاری بوومی خۆیان بواردووە و تەنانەت کرێکاری سادەیان لە شارەکانی دیکەوە هێناوە. ناڕازیان دەڵێن پارێزگای هۆرمۆزگان باشترین هێزی کاری پسپۆری لە سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی هەیە، بەڵام بەرپرسانی دەوڵەت بایەخیان پێنادە. یان لە دەستان و برینداربوونی دەکرێکار لە چەند شاری ئێران. دەکرێکار لە شارەکانی تاران، ئابیەک، یازد، زەنجان و نەیشابوور بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕوودا و هاتن و کرێکاری گیانی لە دەستدا و نۆ کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارخانەی قیامنەخی یازد 4 ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژینەوە بریندار بوون. لە شاری تاران 3 کرێکاری شاغڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسن بەهۆی بەریەککەوتنی دوو قەتاری باری و مسافربەری بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون. لە ئابیەکی قەزوین کرێکارێک بەهۆی بەربوونەوە لە بەرزایی گیانی لەدەستا و دوو کرێکاری ساختمانی لە شارەکانی زەنجان و نەیشابوور بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بریندار و بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. ئەشکەنجەی چالاکێکی کرێکاری لە شاری یاسوج. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چالاکێکی کرێکاری خەڵکی یاسوج بە ناوی سەمەد پورشە لە کاتی دەست بەسەرکراندا بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە و ئێستا توانای کارکردنی لەدەستداوە. سەمەد پورشە پاشبەندکران لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە و ئێستا تووشی دیسکی سەختی گردن بووە. ئەو شارەوەمەندە کە کرێکاری گەچکارە پاش ئازادی گەڕاوەتەوە سەرکار، بەڵام بەهۆی ئێش و ئازاری زۆر ڕەوانەی نەخۆشخانە کراوە. پزیشکانی شاری یاسوج بەو چالاکە کرێکاریان وتووە ئەبێ نەشتەرگەری بۆ بکرێت، بەڵام سەمەد پارەی نییە و بەهۆی لەدەستانی توانای کارکردن لە دۆخێکی سەختی مەعیشەتیدا ژیان بەسەرەبات. دوا هەواڵمان سەبارەتە بە کوژران و برینداربوونی دایان فلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل. فڕۆکەکانی ئیسرائیل ڕۆژی شەممە حوتی گەلاوێش بۆ جارێکی دیکە خان یونس و ئوردوگای دەیر بە لەحیان بە چڕی بردومان کردو بەو هۆیەوە دەیان کەس کوژراون و بریندار بوون. بەوتەی وەزارەتی بێهداشتی غەزە لە هێرشەکانی ڕۆژی شەممەدا 50 فلستینی کە زۆربەیان ژن و منداڵ بوون گیانیان لەدەستا و زیاتر لە 200 کەس بریندار بوون. بە پێی و وێنە و ڤیدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە، دۆخی تەندروستی بریندارەکان ناجێگیرە و ناوەندە دەرمانیەکانی غەزە دەرمان و ئیمکاناتی پێویستیان بۆ ساڕێژی بریندارەکان نییە.
بەڵا زان گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا کاتێکی خۆش.